بەخێراتن باندیەمان پێمان خۆشە ئەمڕۆ پێکەوە لێرە گەنگەشەی کۆمەڵێک بابەت بکەین کە بابەتەکان ئێستاین و هەمومان بە جۆرێک لە جۆرەکان ئالوودەی بووین و پێوەی گیرەوەی. بەر لەوەی بچینە ناو بابەتەکە پێم خۆشە بەیۆگرافیەکی مامۆستا ئارام بزانین، ئارام سەعید لە ساڵی 1967 لە گەڕەکی دەرگەزێنی شاری سلێمانی لەدایک بووە. بڕوانامەی بەکالۆریۆسی لە زمان و ئەدەبی فەڕەنسیدا هەیە لە کۆلێژی ئادابی زانکۆی موستەنسریە لە بەغداد. لە ساڵی 94دا لە بواری میدیایی کاری کردووە، بە تایبەت تەلەڤیزۆن و چەندان فیلمی دۆکیومنتاری و گۆرانی لە فەڕەنسیەوە بۆ کوردی وەرگێڕاوە و چەندین بەرنامە و دیالۆگ و دیبەیتی ڕۆشنبیری و سیاسی کۆمەڵاتی ئامادە کردووە. دامەزرێنەری پەیمانگای کوردی فەڕەنسیە لە سلێمانی کە چەندان وەرکشۆپی لەسەر فیلمی دۆکیومنتاری بە هاوکاری پسپۆرانی فەڕەنسی ڕێخستووە. ماوەی 4 ساڵ لە ڕێکخراوی RTI ئەمریکی ڕاوێژکاری حکومڕانی ناوخۆیی بووە، تا ئێستا خاوەنی چەندان وتار و وەرگێڕان لە بواری کاریگەریەکانی سۆشیال میدیا و لە زمانەکانی فەڕەنسی و ئینگلیزی و عەرەبیدا وەریگێڕاون. خاوەنی زنجیرەیەک وتاری نووسینە لە بواری نەخۆشە دەرونیەکان و کاریگەریەکانیشان لە سۆشیال میدیا بە تایبەتی سایکۆپاتەکان و نارسیست و میکاڤیلی واکە ئەمە بە سێکوچکە تاریکەکە ناوبراوە. ئێستا بەڕێوەبەری ڕێکخراوی بەدیلە بۆ دیبیت دوا بەرهەمی وەرگێڕانی هۆشداریەکی 3 ئەکادیمیای فەڕەنسیە لەسەر کاریگەریەکانی شاشە لەسەر منداڵ، هەرزەکار و خێزان و ئەرکی پەروەردەکاران لە ڕوبەڕووبوونەوەی ئالەنگاریەکان کە دواتر لە نامیرکەیەکدا چاپیەکە. بە خێراتنی مامۆستاکەین و بەخێربەی سەرچاو پێمان خۆشە بابەتەکەی پێشکەشکە. فەرموو. زۆر سپاس. منیش بە خێراتنی هەموو لایەکەکەم زۆر بەخێر بێن. سپاس بۆ کاتێ بێمەتان بەخشی. خۆی لە ڕاستیە ئەم تایتڵەی کە هەڵمان بژاردووە مناڵان و هەرزەکاران و خێزان و شاشەکان هۆشداریەکی 3 ئەکادیمیای فەڕەنسیە کە دواتر هێنە سەر باسی وردەکارەکانی، یعنی کە ئەو هۆشداری باسی چیەکە. من بابەتەکەم وا داناوە سەرەتا پێشەچیەک لەسەر مەسەلەی شاشە و حوزور و ئامادەگی ئێستا لە ژیانی ئێمەیە، دواتر شاشەکان و خێزان باس بکەین، پاشان کاریگەریەکانی شاشە و چۆنیتی مامەڵەکردنی پەروەردەکاران و خێزانەکان لەگەڵ مەسەلەی شاشە لە ناو خێزانە. دواتر هەروەک لە راپۆرتەکە شاباس کراوە بەپێی تەمەنەکان، واتە 3 ساڵ بەرەو خوار، دواتر لە 3 ساڵەوە بۆ 10 ساڵ، دواتر لە 10 ساڵە بۆ 7 ساڵ لە ناو خێزانە چۆن مامەڵە لەگەڵ مەسەلەی شاشە بکرێت. کورتەیەک لەسەر واقعی افترازی باسەکەین، دواتر دێنە سەر شۆڕشی دیجیتاڵی، پاشان بەرکەوتن بە شاشەکان و ئەو استراتیژیانە چین کە ئەتوانین دایبنین بۆ ڕوبەڕووبوونەوەی نێشتنی کاریگەری خراپەکانی شاشە. دواتر چەند تێڕوانینێکی فێلسوفەکانی فەڕەنسا لەسەری باسەکەین لە کۆتاییە لەسەر مەسەلەی سیاسی و ئەگەر فریا بکەوین کاریگەرە سیاسەکانی لەسەر کۆمەڵگا. بەڕێزانممان نەزانین ئێمە لە سەدەکانی ڕابردوو یعنی بینین و ئەو ڕوبەڕێکە ئێمە لێوەمان بینی بە سینەما دەسی پێکرد. دواتر دوای سینەما تەلەڤیزۆن هاتە کاراوە، پاشان کە کۆمپیوتەر دروست بوو گۆڕانکاریەکی جەوهەری و گەورەی دروست کرد. دوای ئەو شاشەی تەلەفۆنی سمارت و ئایپاد و ئەمانە یعنی کاریگەریەکی زۆری دروست کرد لە ناو کۆمەڵگەیە کە بە دوای ئەوانیشا مەسەلەی ئامێرەکانی ڤیدیۆ گەیم کە دواتر باسیەکەین، یعنی ئەوانیش لە ناو خێزانە بە تایبەتی مناڵ و هەرزەکار و بۆ گەورەکانیش یعنی بووە بە شاشەیەکی سەرەکی. ئێستا ئێمە لە ناو کۆمەڵگەی ئێمە هەر ماڵێک گەڕی زیاد لە 50 ئامێری کارەبایی و ئەلکترۆنی و میکانیکی لە ماڵەکانمانایە. ڕەنگە گەر ماڵێک باخێکی هەبێ لە حەوشەکەیەوە ئامێرەکانی زیاتر بێ، یعنی پێنی بە باخەوە هەیە. بۆیە یعنی ئەمە بمانەوە نمانەیە کاریگەریەکی گەورەی لەسەرمان دروست کردووە. یعنی
ئەرچی ئەم تەکنۆلۆژیە لە ژیانی ئێمە کاریگەریەکی قۆڵی دروست کردووە. یانی ئەگەر سیر بکەین ئێستا زۆر جار باسی مەسەلەی چینایەتیە کرێ لە نێوان دەوڵەمەند و هەژارەکاندا تەنها جیاوازی ڕەنگەوە بێت کە ئەوەی دەوڵەمەندە ئامێرەکەی کوالیتیشی بەرزیە بێ ئەوەی هەژارە کوالیتەکەی نزم بێ بەڵام هەمان تەلەفۆنی زیرەک و سمارت بەکارێنێ ئەویش بەڵام ئەوەیە ڕەنگە لە ڕووی کوالیتیەوە جیاوازیانە بێ بۆیە گەڕانەوە نییە بۆ پێش شاشە یعنی واتەیەما بێ ئەم واقعە تازەیە لەگەڵیا بژین و ناکرێت لێ ڕابکەین یعنی چونکە هەمومانە بینین مەسەر ناو کۆمەڵێ خێزانی محافزکار هەیە کە ئێوێ ڕێگری بکە لە بەکارهێنانی شاشە لەلایەن مناڵەکانیەوە یان لەلایەن خۆیەوە بێگومان ئەمە کاریگەری خراپی بێت چونکە ئەم جیهانەی کە ئێستا ئێمە تیاژین یعنی مەجای گەڕانەوەی تیان نییە لەو تەکنۆلۆژیایی کە شاشە بۆی دروستکردین چونکە بەڕاستی ئێمە شاشەکان ئاسانکاری زۆریان بۆ کردوونە ژیانمانە یعنی ئەم سەردەمەی کە ئێستا ئێمە بینین یعنی زۆربەی ئەو ئامێرانەی کە ئەیبین لە ڕێگەی تەنانەت یعنی زۆر جار باسی واکرێ ئێستا شۆڕشی گەلانیش لە ڕێگەی درۆنەوە کۆتایی پێێنرێ کە درۆن لەسەر شاشەیەک دانیش چۆک چۆن ڤیددیۆگەیمەکە بەزە و بەڕاستی ینی لەسەر ئەرز خەڵگە کوژێ و ینی کۆتایی بە شۆڕشەکان ئەهێنێت بەڕێزان ئێمە هەموو مرۆڤێک ئێستا لە بەردەمی دواقعایە واقعیچانەوەیە کە ڕۆژانە ژین و هەمومانەی بینین بە چای خۆمان واقعیشتر ئەوەیە کە لەسەر شاشەکانە بۆیە ئەکرێ بڵێن ئێمە یعنی دوو واقعمان هەیە ئێستا لە ناو ژیانمانە ینی دەم سەردەمەیە ئەو واقعی سەر شاشەکان زۆر جار تووشی گومانمانەکەن چونکە لەسەر شاشەکان یعنی ئەوەی ئەیبینین جێی بڕوا متمانە نییە زۆر کات شتی هەڵبەسراوی تایە مەسەرەن شتی بوختانی تایە درۆی تایە ڕاستی تایە حەقیقەتی تایە بۆیە ئەکرێ عنی بڵێن ئێمە ئەم شاشانە بە شێوەیەکە کە زۆر ئێستا فەیلسوفێکی فەڕەنسیە لە فەڕەنسا ناوی ستیڤان بیاڵە ستیڤان بیاڵ مامۆستای بەشی فەلسەفەشە خاوەنی کتێبێکە بە ناوی وجود و شاشە هەرە بەڵێ کەینونە و شاشە یعنی لەم کتێبە باسی واکە کە چۆن شاشە کاریگەری کردو سەر وجودمان یعنی وجودی ئێمە شاشە کاریگەری دروست کردو و شۆکێکی گەورەی بۆ دروست کردوین لەم بارەیەوە ماڵپەڕێکی فەڕەنسی هەیە کە ناسراوە بە ڕاپرسی زۆر ورد و گرنگی زانستی لە ساڵی 2009 ئەوان ڕاپرسییان کردووە لەسەرەوەی کە هەر کەسێکەر هاوڵاتێک چەند شاشە بەکارێنێ ئەوەی کە ئەوان پێیگەیشتون لە ساهشت خەڵک 1 سعات و کەمتر بەکارێنێ لە سا 55 خەڵک 2 سعات و بۆ 4 سعات شاشە بەکارێنێ لە ڕۆژانەی ژیانیانی لە سا 21 خەڵک 5 سعات بۆ 7 سعات لەسەر شاشەکان لە سا 16 خەڵک 8 سعات و زیاترە یعنی ئەم ڕێژەی کەی بینین لە بەکارهێنانی شاشە بە شێوەیەکە کە کاریگەری زۆری بە تایبەتی لەسەر مناڵان و هەرزەکاران دروست کردووە بۆ ئەوەی کە ئەم تەکنۆلۆژیە دراسەیەکی ورد کرێ سێ ئەکادیمیای فەڕەنسی ئەکادیمیای زانست پزیشکی تەکنۆلۆژیا ئەم سێ ئەکادیمیە هۆشداریەکیان بڵاو کردەوە هۆشدارەکە کە من لە فەڕەنسی وەرم جێڕاوە سەرکوردی بە هیوام لە ئایندەیەکی نزیکا چاپی بکەین لەم هۆشداریە بە دوور و درێژی بازەوە ئەکەن کە ئەم وجودی شاشە لە ژیانمانە چەند کاریگەری کردوتە سەر مناڵان و هەرزەکاران و تەنانەت گەورەکانیش یعنی چەند بەرپرسیارەتیەک بازەکە کە مامۆستایان و دایک و باوکان هەبێ ئاگاداری بن بۆ مەسەلەی شاشە و بەکارهێنانی شاشە یعنی لە راپۆرتەکان لە ڕووی تەندروستیەوە باسی کاریگەری ئەو ڕووناکیاکە کە لەسەر چاوی مرۆڤ دروستیەکە بێگومان کاریگەرەکەی لە کاتی تاریکا کە بەکارێنی و لە کاتی ڕووناکانی بە ڕۆژکە بەکارێنی
کاریگەریەکانی چییە؟ بەشێکی تری بازە دابڕانی مناڵەکە لە واقع چۆن مناڵ بەهۆی بەکارهێنانی و شاشانەوە بە جۆرێک لە جۆرەکان لە واقعدا بڕێت یعنی و ئەمەش کارێک کات کە لە خوێندن دوای بخات یعنی چۆن کاریگەری کاتە سەر ئەنجامە ئەکادیمیەکانی ئەنجامەکانی خوێنن. لەم کتێبا پۆلێن کراوە باسی ئەوە کراوە کە دواتریش بە باسیەکەین کە بەر لە 3 ساڵ چۆن خێزان مامەڵە لەگەڵەما بکە دواتر 3 ساڵ تا 10 ساڵ پاشان لە بەشی سێمان لە 10 ساڵانە بۆ 7 ساڵ چۆن و بە چ ڕێسایەک ینی خێزان بتوانێت مەسلێ کۆنتترۆل بکە لە کۆتاییە بۆ گەورە ساڵان باس کراوە چکە بێگومان کاریگەری گەورەکانی لەسەر مناڵ هەیە لە ناو خێزانە چکە ئەومان نەزانین مناڵ هەمیشە لاسایی گەورە ئاکاتەوە و سەیری گەورەکانەکە. ئەم راپۆرتە زۆر بەوردی باسیەوە کە ئامان جێبۆ نییە کە گەیشتن بە شاشە یا بەکارهێنانی شاشە سنووردار کرێ یعنی یا قەدەغی بکەین لە بەکارهێنان چونکە بۆ مناڵیش زۆر گرنگە بەکارهێنانی یعنی کاریگەریەکی ئەرێنی هەیە توانای بیرکردنەوەیان گەشەیان یعنی ئەتوانێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە یعنی کاریگەریە بێ بۆیان یعنی لە جاتیەوەی ئێمە بیر لەوە بکەینەوە ئەم شاشەیان لێ بشارینەوە کە ڕاکردن لەی مەحاڵە باشتر وایە لەگەڵیان بین هاوڵیان بین لە بەکارهێنانەکانە ینی بتوانین پێکەوە لەگەڵیانە بین. بۆیە لە بەشێکتری راپۆرتەکە بەوردی باسیەوە کراوە ئێمە ئەمژین کە تازەیە چۆن مامەڵی لەگەڵ بین ئەمژگەی تیاژین یعنی بە تایبەتی ئێمە لە ناو کۆمەڵگەی ئێمە خۆی بەداخەوە یعنی کەمتر لێکۆڵینەوەی ورد هەیە لەسەر ئەمە لە هەرێمی کوردستانە یعنی ئێستا گەریچێک سەردانی قوتابخانەیەکی سەرەتایی بکەین باز لە پاڵەوانێکی ڤیدۆگەیمەکان بکە ڕەنگە زۆربەی مناڵەکان بیناسن ئێمە نێناسین ئەوان لەسەر ئایپادەکانیان و مۆبایلەکان کۆمەڵگەی شتریان هەیە کۆمەڵگەیەکیان هەیە کە ئێمە مانان ڕەنگە زۆر ئاشنا نەبین بین یعنی ڤیدۆگەیمەکان کۆمەڵگەیەکی جیاوازیان بۆ دروست کردوون یعنی لە مەسەلەی شەڕ و ئاشتی و هاوڕێتی و دۆستایەتیان هەموو ئەمانە کاریگەری هەیە چکە و ڤیدۆگەیمانە بە شێوەیە کاریگەریان تێکە هەندێکیان ئەنێ لاسایی بکەنەوە بێگومان کاری تونند و تیشی تایە خراپی تایە ڕەنگە کاری باشی تیا بێ بەڵام ئەمانە هەمووی ئایندەی ئەو مناڵانەمان بەرەوچووە بەنەمانە پرسیاری جەوهەرین کابێ ئیشیان لەسەر کرێ بە تایبەتی لەلایەن دەسەڵاتی گشتی و لەلایەن پەروەردەوە کە زۆر گرنگە یعنیوانە ئیشی لەسەر کرێ یعنی لە پەروەردە و ڕۆشنبیریان ناتوانین ئێمە دەستبەرداری شاشەکان بین جارێکتر ئێستا هەمومان نەزانین یعنی لەسەر ئەو شاشانێک کە هەمانە لە مۆبایل و لە ئایپاد و لە کۆمپیوتەرا یعنی بەرژەوەندی بازرگانی و ئابووری گەورە هەیە یعنی بەکارهێنانی بە شێوەی زۆر تەبەن زیانەکانی زۆرن یعنی بۆیە ئەبێت هەمیشە بیرمان لای ئەوە بێت لەگەڵەوەی کێمە ناتوانین دەستبەرداری بین ئەی چی بکەین بۆی کە بتوانین بەلایەنە پۆزتیڤەکەی بەکاری بێنین و باوکو دایک دەتوانن چی بکەن مامۆسایە نەتوانن چی بکەن بەرامبەر ئەم کێشەیە. لەو راپۆرتە ئەوەی کە باس کراوە لەسەر تەمەنەکان باسی تەمەنی پێش 3 ساڵەکە ئێمە هەمومان دەزانین ئێستا ناو خێزانەکانە مناڵ هەیە نەگەیشتە بە 3 ساڵ یعنی ئایپادی هەیرێت هەیە مۆبایلی هەیرێت هەیە ینی بۆی بەکاری بێنێ ئەوەی کە هۆشداری یاوە لەو راپۆرتە تەمەن راپۆرتەکەوان ناوە هۆشداری لەبەرەوەی ئەڵێن ئەبێ هۆشداریەک بیرێ بە کۆمەڵگا لەسەر مەسەلەی بەکارهێنانی شاشە بۆیە ئەڵێن ئەمە راپۆرتێکی ئاسایی نییە ئەکرێ ناوی بنرێ هۆشداری کە یعنی بۆ نمونە ئەڵێ مناڵی پێش 3 ساڵ نابێ ئەمە شاشەکانیان بینێ ئایپادەکە و بجێ بێڵین بەدیا شاشەکەەوە یعنی خۆی بارزوی خۆی بە تایبەتی ئەو مناڵانەی کە ئەتوانن کۆنتترۆلی بکەن ئەتوانن بەکاری بێنن لەبەرۆن ئەبێ لەگەڵیان بین یعنی هاوبەش لەگەڵیان بین بە تەنیا بەجیان نێڵین بە دیار شاشەیەکەوە کەممان نەزانین بە تەنیا بەجێشتنیان ڕەنگە
یعنی بە تایبەتی لە سایی ئینتەرنێتە یان دەتوانێت بدا بە زۆر شت کە پەیوەندی بە تەمەنی ئەوە نەبێ. لە تەمەنی 3 ساڵ بۆ 10 ساڵ لە راپۆرتەکە هاتووە، یعنی ئەبێ ئێمە مناڵەکانمان وا فێرکەین کە کەشێکی تایبەت هەبێ بە شاشەکان، یعنی لە کەشێکی تایبەت تا بەکاری بێنێ، واتەوای لێ نێت کە هەموو ژیانی بێ بە شاشەکان کاتی بۆ تهدید کرێ. ئێستا ئێمە بینین لە بەعزێ خێزانە ئەوە کراوە ئەڵێ بە مناڵەکەی ئەڵێ لە بۆت هەیە لەوەنەوە بۆ ئەوە بەکاری بێنی، یان لە سەعات ئەوەنەوە بۆ ئەوە بە شەو بۆت نییە بەکاری بێنی کە ئیمتیحانت هەبوو بۆ نییە. یعنی ئەم دانانی سنوورە بۆ مناڵ فێری جۆرێک لە خۆڕێخستنیەکە، ئەو خۆڕێخستنە بۆ ئایندەش و گەورەبوونیشی باشە. بۆیە گرنگە ئێمە یعنی لە سەرتاوە ئەو کاریان لەگەڵ بکەین و فێری شاشەی هاوبەشیان بکەین. یعنی بۆ نمونە تۆ لە خێزانێکە کە شتێکە کڕی بۆ مناڵەکەوا بێی هەمووان بێ، ینی بۆ نمونە کۆمپیوتەرە ئایپادە ناوی لێ بنی ئەمەی خێزانەکەیە، یعنی بە هاوبەشی بەکاربیرێت، نەک بە تەنیایی خۆی بێ و بتوانێ بڕوا بەکاری بێنێ. و یعنی ئێمە کات دانین بۆی کە بە هاوبەشی لەگەڵیانە ینی بین، نەک لەوەی تاکە کەسی بێ. یعنی ئەوەی کە زۆر جەختی لێکرێتەوە لە راپۆرتەیە ئەوەیە کە کۆمەلگا و دەسەڵاتە گشتیەکان ئەبێ زۆر بە ئاگا بن لەسەر ئەم دۆخەی کە ئێستا گۆڕاوە بە دۆخێکی دیجیتاڵی و کاریگەریەکانی هەڵسەنگانی بۆ بکرێت. یعنی چونکە ئێمە زانین کۆمەڵە کەسی ژێ ناو کۆمەلگا بێ بەشن بێ، یعنی ڕەنگە لە شوێنی دوورە دەست یا خێزانی هەژار هەبێ توانای گەیشتن بە شاشەکانیان نەبێ. بۆ ئەمانەش بە شێوەیەک لە شێوەکان زیانی خۆی هەیە کە ناتوان بگەن بە شاشەکان. زۆر بە وردی لە راپۆرتەکە باسیەوە کرێکە دایک و باوک ئەبێ گفتوگۆیەکی ئەرێنی بکەن، یعنی سەبارەت بە شاشەکان، یعنی لەگەڵیان نابن و بە چاودێریان بکەن. یعنی ئێمە ئەزانین بەشێکی زۆر مناڵان ئێستا کێشەی خەویانێ درەنگ خەوتنیان هەیە، بەشێکی زۆر لەمە پەیوەندی بە مەسەلەی شاشەوە هەیە. یعنی شاشەکانە ئەو کاریگەریە دروستەکە کە لە فەڕەنسیەکان ناوێن ناو تێکچوونی خەوی مناڵ، تێکچوونی خەوی مناڵ دروستەکە شاشەکان. یعنی جگە لە تێکچوونی خەو جۆرێک لە گۆشەگیری لای مناڵ دروستەکە کە داببڕێت لە دەرەوەی خۆی، چکە ئەو لەسەر شاشەکان هەموو شتەکانە بینیتە پێویستی بە کەسی تر نییە بچێ بۆ لایەوانە، ئەمەش تووشی گۆشەگیریەکە بە شێوەیە کە لە ناو کۆمەڵگە نابێت و مامەڵەیکردنی ڕاستەوخۆی لەگەڵ ئەندامەکانی تری کۆمەڵگە و خێزانەکەی کەمە بێتەوە. ئەمەش هەموو ئەمانەش کاریگەری لەسەر کەسێتیەکە بێزگەلەوەی کە نمرەکانی خوێندنیشی یعنی بە شێوەیەک لە شێوەکان دابەزێ. یعنی خاڵێکی تر کە زۆر تەرکیزی لێکرێت لەم راپۆرتایەوەی کە دایک و باوکانیش ئەبێ لە مەسەلەی بەکارهێنانی شاشەیان بەرچاوی مناڵ ئاگادار بن. یعنی ئێمە هەمومان دەزانین مناڵ سەرەتای فێربوونێتی، یعنی ئەوێ شتێک فێر بێ، بۆی کە فێر بێ سەیری گەورەکانەکە دێوەی فێر بێ. لە کاتێکا باوک و دایک لەسەر شاشەکان و مۆبایلەکان بەکارێنن، مناڵێک ئەوێ قسە لەگەڵ باوکی بکە، باوکی لەسەر شاشەکەی و هیچ ڕوویەک نایە بەو ئەمە ئەم منداڵە لە ڕووی گەشەکردنی خوێندنەوەی دەموچاو تووشی دواکەوت نەبێ. یعنی ئێمە زانین مناڵ کە گەشاکە بەشێک لەوانەی کە فێری بێ ئەوەیە چۆن دەموچاوی تۆ بخوێنێتەوە، تووڕەبوونت یعنی ئینفعالاتەکانە هەمووی چۆن بخوێنێتەوە. بەڵام کە تۆ لەسەر شاشە بیت و ئەو دەرفەتە نەی بە مناڵەکە ئەو توانای خوێندنەوەی لاوازە بێ. بۆیە گرنگە یعنی ئەوە بزانێ ئەو کاتی باوکو دایکیش بەسەرێ بن لەسەر لە بەردەمی شاشەیە کاریگەری لەسەر مناڵەکان دروستەکە. ئەمە ژێکێکە لەو هۆشدارە گەورانەی کە بێ گفتوگۆی گەورەی لەسەر بێ. هەمومان نەزانین کاتی خۆی کە یعنی دۆزینەوەی کانزاکان و ئامێری هەڵم و خەڵوز بووە هۆی شۆڕشی پیشەسازی لەنە ساڵی بڵین 1950. ئێستاش ئەتوانین بڵین تەکنۆلۆژیا یعنی شۆڕشی تری دروست کردووە کە شۆڕشی دیجیتاڵە.
يعني ئەم شۆڕشە لە خۆڕا باز ناکرێ يعني مثلا نمونەیەک کە بێچێک لە فەیلسوفە فەڕەنسیەکان باسێکە ئەڵێ ئەگەر تەنها ساڵی 2010 بۆ 2012 وەرگرین کۆمپانیای ئەپڵ هێندەی 24 ساڵی ڕابردوو ئامێری فرۆشتەوە کە 64 ملیۆن ئایپاد و کۆمپیوتەری ماکنتۆشی فرۆشتووە یعنی بە تەنها لە 2002 بۆ 2012 بەقەدەر 24 ساڵی ڕابردوو ئامێری فرۆشتووە یعنی بە تەنها لە ساڵی 2013 کۆمپانیای ئەپڵ 120 ملیۆن دانە لە کۆمپیوتەر و ئایپادی فرۆشتووە یعنی ئەمە ئەگەر شۆڕژ نەبێت چی لێناوەنی یعنی بۆیە یعنی ئەتوانین بەمە بڵێن شۆڕشێکی دیجیتاڵی کە ئەم شۆڕژە کاریگەری لەسەر وجودمان هەیە یعنی ئەگەر بینە سەر کورتەیەک لەسەر واقعی ڤیرچوال کە بە عەربی پێڵێن واقعی افترازی یعنی لەم واقعەیە ئێمە شتی زۆر یعنی تایبەت دەبینین یعنی ئێمە ئەزانین پێناسەیەک کراوە بۆ وجود بۆ مادە ئەڵێ مادە وەیە تۆ دەستی بۆ بەریت و هەستی پێ بکەیت یعنی بۆ نمونە تۆ کاغەزێک کەی سوتێنی کاغەزەکە خۆڵەمێشی هەیە ئاوێگەی کوڵێنی هەڵمی هەیە یعنی بینینی هەیە بەڵام فایلە لەسەر کۆمپیوتەرەکە بسڕۆ نامێنێ یعنی لە ناو تەنەکەی خۆڵی کۆمپیوتەرەکە تایسرتوێتم فایلە نامێنێ یعنی لەبەرەوە توانین بڵێن وجود یعنی پێناسەی بۆ کرێتەوە یعنی شتەکان بوونی هەیە و ناشتین دەستی بۆ بەری یعنی بە شێوەیەک لە شێوەکان واقعی ڤیرچوال یعنی زۆر شتی جیاوازی لە ژیانی ئێمە دروست کردووە یعنی ئێستا تۆ لە ناو واقعە زەوی گرانبەها هەیە توانی زەوی بکڕی لە واقعی ڤیرچوەڵا کە زۆر نرخەکانی زۆر گرانە کۆمەڵێ کۆمپانیای عقارات هەیە یعنی بۆ زەوی فرۆشتن یعنی تۆ توانی زەوی بکڕی ئەتوانی مۆزەخانەیە بکەیتەوە لە واقعی ڤیرچوەڵا مۆزەخانەیەکە بکەیتەوە خەڵگیە بۆ سەردانی بە پارە یعنی ئەمانە هەمووی ئەبینرێ لە ڕێی هێدفۆنی سپارتەیە کە شاشەکەژە بینی و لە ڕێ واقعی ڤیرچوەڵەوە کە ئێستا مێتاڤێرسێکە یعنی هەمومان دەزانین کە یعنی هەموو ئەمانە بووە بە بەشێک لە شێوەیەکی دروست کردووە کە ئێمە باستەم یعنی ئەتوانینەوە واقعە لە واقعەکە ئێستامان جیا بکەینەوە یعنی خەریکە ئەویشە بێ بە واقع و بەشێک لە ژیانمان پێگەێنێ یعنی ئەوەی لەسەر شاشەی مۆبایلەکانمانی بینین ئێمە یعنی بووە بە واقعێکی بڕاپێکراو یعنی لە کاتێکە یعنی هەمومان دەزانین ئەو واقعە بە شێوەیەکی دیجیتاڵی دروستکراوە یعنی وەک ئەرە بەڵێ بە محاکات بە هاوشێوەکردن ئەم جیانە دروستکراوە یعنی ئەگەر سەرنجی بەشێک لەوانە بین کە کاریگەریان دروست کردەوە بۆ نمونە ماوەی ڕابردوو لە نێتفلێکس زنجیرە درامایەکە بوو بناوی سکوید گەیم سکوید گەیم زنجیرە درامایەکی کۆری بوو ئەم زنجیرە درامایە کۆمەڵێک یاریتی هەیە کە دواتر هەمووی بوو بە ڤیدیۆ گەیم و لە ناو مناڵانە یعنی ناوبانگێکی زۆر گەوری دروست کرد یعنی ئەم زنجیرەیە خۆی 21 ملیۆن دۆلاری تێچووە ڕۆژنامەی گاردیان ئەڵێ بە تەنها نێتفلێکس نزیکە 1 میلیارد دۆلار قازانجی لێ کردووانی لەو زنجیرە درامایە ئەمە جگە لەوەی کە یعنی هەموو بەشێکی کراوە بە ڤیدیۆ گەیم و ئەتوانین لە ڤیدیۆگەیمەکانە بیبینین یعنی کێشەی ڤیدیۆ گەیمەکان ئەوەیە کە جیاوازە لە فیلم تۆ فیلمێکە بینی سیناریۆیەکە سیناریۆکە فیلمێکەی بینی تا کۆتایی ڕاو پاڵەوانێکە دێ و لە کۆتاییە ئەنجامەکەی بینی بەڵام لە ڤیدیۆ گەیم ئەوان نییە لە ڤیدیۆ گەیمە تۆ ئەچیتە ناو یاریەکەەوە کوژرێتەوە بێ هیچیشتر ناکوژرێ بە کۆڵانیشتر ڕوا سیناریۆیشتر دروزە بێت چەندیشتر بەکارێنی سیناریۆیشتر هەیە بۆیە کرێ بڵێن لە ڤیدیۆ گەیمە سیناریۆکان جیاوازن یعنی لەما فەڕەنسیەکان زۆر تاکید لەواکەنەوە کۆمپانیاکانی بەرهێمهێنەری ئەم ڤیدیۆ گەیمانە هەمیشە ڕاوێژ بە زانایانی دەروونناسیەکەن ڕاوێژ بە یعنی زانایانی گەورەی مەجای هونەرویی
ینی لە ڕووی دیزاینەوە لە ڕووی ئەندازیاریەوە لە هەموو ڕوویەکەوە ینی ڕاوێژیان پێکەن بۆی بتوانن زۆرترین سەرنجی مناڵەکان ڕابکێشن بۆ ئەو تەکنەلۆژیایی کە دایان ناوە ینی بۆ ئەوەی کە ینی ئێمە کە سەیری کۆمەڵگەی خۆمانەکەین لەم بەسەلانەیە هەستەکەی نەمە زۆر لە دواوین یعنی بەدەنگەوە هاتنمان بۆ ئەم مەسەلەیە ئاستی پەروەردە ئاستی دەسەڵاتی گشتی حکوومەت و تەنانەت لە ئاستی زانکۆکانیشە یعنی زۆر لە دواوین یعنی لەگەڵ ئەو خێراییان ناڕۆین یعنی زانکۆکانیش کەمتر لەم بوارە لێکۆڵینەوەیان کردەوە و ئیشیان لەسەر کردەوە کە گرنگە ینی بەڕاستی گرنگتێکی زۆری پێبیرێ و ئیشی لەسەر کرێ بە تایبەتی ئێستا مەسەلەی هینیژەیە ینی زیرەکی دەستکردەیە کە هەموو ئەمانشتی تێپەڕانەوە و یعنی بە شێوەیەک لە شێوەکان ئیتر ژیانی هەمومانی کۆنتترۆل کردووە هەمووان نەزانین دەسەڵاتی سیاسیش ئێستا ئەم تەکنەلۆژیە بەکارێنێ بۆ چاودێری ئەم زانیارانە بەکارێنێ یعنی تەنانە کۆمپانیەکانیش ئێستا لە کۆمپانیا گەورەکانی جیهانە ئەگەر تۆ سیڤی خۆت تەقدیم بکەی لە سۆشیال میدیا نەبی تووشی گومانە بن ئەڵەن ئەم کەسە بۆ لە سۆشیال میدیایە نیە کەواتە کێشەی هەیە ئەبێ کێشەی چێ بێ بۆیە لە سۆشیال میدیایە نیە لەبەرەوە چونکە لە ڕێی سۆشیال میدیاوە کەسێتی تۆ تەشخیص دەکەن ینی ئەزان تۆ چۆن بیرەکەیتەوە هاوڕێکانت چێن سەردانی چۆ کردووە ئیشەکانت چییە بەرهەمەکانت چییە بۆیە سۆشیال میدیا ئەبرازێکی باشە بۆ کۆمپانیا گەورەکانیش کە چاودێری بکەن و لە هەموو ئەوانە بگەن کە ئانوێ ئیشیان لەگەڵ بکەن سەرەتای فەیسبوک هەمومان نەزانین بەوە دروست بوو کە فەیسبوک دروست بوو لەسەر وشەی هاوڕێ دروست بوو هاوڕێتی ئەوان بۆ بەستی پەیوەندی نێوان قوتابیان دروستیان کرد یعنی سەرەتای فەیسبوک بۆەوە بوو دواتر گەیشتە پەیوەندی بەهێزتر و تەنانەت پەیوەندی سۆزداری لە ڕێی فەیسبوکەوە بۆیە فەیلسوفێکی فەڕەنسی لەم بارەوە ئەڵێ مێژوو سەلماندی کەوان ڕاستیان کرد یعنی زۆر زوو یعنی خەڵک و گەنجان بە تایبەتی پەیوەندیان دروست کرد فراوان بوو تۆڕەکە زۆر گەورە بوو ینی پەیوەندی بەهێز لە نێوانیان دروست بوو ینی ئێستا لەسەر گۆی زەوی 4 ملیار کەس لەسەر ئینتەرنێتن یعنی تەنها فەیسبوک 2.4 ملیار کەسی لەسەرە ینی بۆیە یعنی کەمانە بەشداربووی چالاکن لەناو فەیسبوکە یعنی هەموو ئەم خەڵکە ڕۆژانە ئاگاداری هەواڵەکانن یعنی ئەیبینن پرۆپاگەندەکانە بینن درۆکانە بینن ڕاستەکانە بینن لەسەر ئەم تۆڕە ڕەگەز پەرستمانەیە پۆپۆلیستمان هەیە خەڵکی خراپ هەیە یعنی قسەکە لەسەرەوەیە چۆن کار بکرێ بۆی کە ئەم وزەیە بە شێوەیەکی پۆزتیڤ بەکاربێ بۆ دیالۆگ بۆ لێگەیشتن بۆ چاکردنی ئەو سیستمەی ئێمە کە ئێستا سیستمێکە توانای بەڕێوەبردنی نەماوە لە ئاست ئەو تەکنەلۆژیانیە کە کارەکات یعنی ئەگەر ئەمە نەکات و ئەگەر پەروەردە و ئەگەر دەسەڵاتە گشتیەکان نەتوان ئەمە بکەن ئەو بێگومان توندڕەوەکان و پۆپۆلیستەکان نەتوان ئەو دەرفەتە بپۆزنەوە و یعنی ئەو زیانەی کە ئیگەێنێ بە کۆمەڵگە بەردەوامن لەسەری هەمومان نەزانین مەسەلەی بەرکەوتن بە شاشەکان یعنی بەپێی تەمەنەکان و گروپە کۆمەڵایەتەکان جیاوازیانەیە یعنی سەیری بکەین لە مناڵی بچووکدا ئەمام کێشەیە زۆر گەورەیە ینی بەکارهێنانی شاشە دواتر بۆ مناڵانی گەورەتر و یعنی کە ئەگاتە سەر و 10 ساڵ بە تایبەتی کێشەکەمان لەسەر ئەوەیە کە ئەو ناوەڕەکەی بەکارهێنێ چییە چەندایەتێکی ینی چەند بەکارهێنێ ڕۆژانە ینی بۆیە بێمە هەمیشە یعنی قسە لەسەرەوە بکەین کە نامانوێت گەیشتن بە شاشە لەلایەن مناڵ و هەرزەکانەوە سنووردار کرێ بەڵکو ئیش لەسەرەوە بکەین کە چۆن پشگیریانبی لە بەکارهێنانەکانە و چۆن یعنی
ئەو بەکارهێنانەیان بە شێوەیەک بێت کە ئەو کاریگەری ئەرێنیانەی هەیە بۆ سەر مناڵان بەردەوام بێیانی چونکە ئێمە زانین ینی زیێدەڕۆیی هەیە ینی جۆرێک لە ئالوودەبوون دروزە بێ لای هەموو تەمەنەکان ینی ئەو چشیان هەیە کە مەسلەی ئالوودەبوون بە شاشەکان چ مەترسیەک دروستەکە بە تایبەتی بۆ ئەو مناڵانەی یا ئەو کەسانەی کە بە عەرەبی پێڵن زۆعفی ئیجتیماعی ینی بڵێن لاوازی کۆمەڵایەتیان هەیە یعنی ئەم کەسەی کە پێشتر قوربانی کێشەیەک بووە و خۆی لەلایەک لایەکان لە ژیانی ئۆفلاینیا بڵین تووشی کێشەیەک بە ڕوبەڕووی توندوتیژیەک بۆتەوە ئەمە لە بەکارهێنانی سۆشیال میدیا و شاشەیە بێ زۆر وریای بین چونکە ئەمانە زیاتر زەرمەند دەبن وەک لە کەسی ئاسایی چونکە خەڵکی ئاسایی ڕەنگ کەمتر زەرمەندێ لە بەکارهێنانی شاشەکانە بەڵام بۆ ئەوان ینی کاریگەریەکەی زۆر خراپترە بێ ینی چونکە ئەو کەسانە لەوانن کە لە ژیانی کۆمەڵایەتیە خۆیان نانوێت ڕوبەڕووی خەڵک ببنەوە شاشەکە دەرفەتێکی هاتێک ئەوە نەکات ینی ڕوبەڕووی خەڵک نەبێتەوە بۆیە ئەو لەگەڵ شاشەکان ڕوبەڕوە بێتەوە ناچێت ناو کۆمەڵگەوە یعنی ئەم شاشەیە دەرفەتێکی هاتێ دابڕانە کۆمەڵایەتەکەی گەورەترکە و ئەو جۆرە نەخۆشی لە گەورەتر بکە کە بێگومان لە هەندێک حاڵەتە ینی بەداخەوە ینی حاڵەتی دوژمنکارانە و خراپی تا دروزە بێ ینی مثلەن من لە کۆمەڵێک وتارە بە وردی باسی ئەوم کردووە کە کاریگەری نەخۆشیە دەرونەکان چییە ینی مەسەن بۆ نمونە سایکۆپاتێک چۆن سۆشیال میدیا بەکارهێنێ یعنی ئەوانەی کە نەخۆشی بە تایبەتی ئەوانەی کە نەرجسین ینی ئەو کەسانی کە زۆر خۆیان بەلاوە گەورەیە ینی ئەوانە بۆ لایکێک و زیادکردنی لایکەکانیان ڕەنگە زۆر شت بکەن ینی بۆیە بەلایەنەوە گرنگە زۆرترین لایکیان بۆ بێ زۆرتی کۆمنتیان بۆ بێ ئەم کەسانە لە ناو سۆشیال میدیا کێشی گەوریان بۆ دروزە بێت چکە ئەوان خۆیان بە گەورە ئازان و هەستەکەن ئەو گرنگیان پێ نایێنێ بۆیە تووشی کێشا بن ینی ئەمە هەمومان نەزانین مناڵ بۆ گەشەکردنی وەک لە راپۆرتەکە بە بەوردی باس کراوە ینی مناڵ لە سەرەتایە چەند شتێکی زۆر میمە کە بۆ هەستەکانی مناڵ گرنگە ینی چوار بوار هەیە زۆر گرنگی باسەکرێت لەو راپۆرتەشا بەوردی باس کراوە یەکەم تواناکانی جوڵەیان ینی بە تایبەتی پەرەپێدانی تواناکانی جوڵەی دەست و جوڵەیەکی وردی خۆیان دووەم فێربوونی زمان و پەیوەندیکردنیان لە ڕێگەی زمانەوە بۆوانی ترەوە توانای ناسینەوەی دەڕینە جۆرە و جۆرەکانی دەموچاو ئەمە کە پێشتریش باسم کردیانی ئەمە لە مناڵیا فێرە بینێمە چۆن دەموچاوی ئەوانی تر بخوێنینەوە و فێربین ینی لەوە ینی ئەمانە زۆر مهمە بۆ مناڵ پاشان پەرپێدانی تواناکانی سەرنجدانی مناڵ تەرکیزکردنی ئەنی ئەمەش ساڵانی یەکەمی زۆر گرنگە بۆ مناڵ ینی کە تۆ ئەگەر و ساڵەی بە شاشەوە بەرێتە سەر تووشی دواخستنێکێ باە ینی لەو گەشەکردنا چکە زین ئێمە مناڵ هەمووی میلی هەیە بۆ لاساییکردنەوە ینی ئەوە ئێوە لاسایی گەورە بکاتەوە ینی کە لاسایی گەورە کاتەوە شتێکی گەورە ئەبینێ بەکارهێنانی شاشەکان لایەن دایک و باوکۆکە ئەبینێ بە شێوەیە کە چۆنە ئەو ژێوێ ئاوا بەکاری بێنێ بۆیە ئەبێ ینی زۆر وریای ئەوە بین لە بەردەمی مناڵە ئەم لە مەسلەی کۆنتترۆلکردنی بەکارهێنانی شاشەکان وریابی لە زۆربەی وڵاتانە بۆ خێزان و بۆ پەروەردە کۆمەڵ استراتیژی دانراوە بۆ ئەوەی کە وەک هۆشداری وە گوریابوون لە ناو خێزان و لە ناو پەروەردەیە بۆ ئەوەی کە بتوانین کۆنتترۆڵی بەکارهێنانی شاشە بکەین ینی لەلایەن خێزانەکانەوە ڕێسایی یەکەم ئەوەیە ئێمە لە ناو خێزانە یاسایەک دابنین سنوورێک دابنین بۆ کاتی بەکارهێنانی شاشە یعنی تۆ کە لە مناڵیەوە فێرت کرد بڵێ ئێمە ئەتوانین لە سەعات ئەوەنەوە بۆ ئەوە بەکاری بێنین ئیتر کۆنتترۆڵە بێ مناڵ فێری خۆڕێخستنە بێ
یعنی ئەو کاتی خۆی بدانێ بۆ لۆ زیاتر ڕەنگە داوای نەکا پاشان خاڵێشتر زۆر میمە کە چاودێری بکەین یانی ئێمە چاودێری چالاکی و چالاکمانە بێ بەسەریانەوە کە چۆن یعنی ئەو ناوەڕۆکەی کە بەکارێنێ چییە یعنی باوکو دایک چاودێری ملاڵکن لە بەکارێنانی شاشەکانە یان لە ناو خێزانە شتێشترێ پێڵن مەسە بۆ نمونەی مە سنوورێک دروستکەین بۆ سنوورێکی بێ تەکنەلۆژیا هەندێک لە ماڵەکان هەیە ئەڵێ ئێمە کاتی ناخواردن ئیتر شتەکان لابەرن ئەمە ناخواردنی ئێوارەیە ینی کەشێک دروستەکەی دوور بێ لە تەکنەلۆژیا مناڵ فێرکەی کە ئەم کەشەی هەبێ ینی ئێستا ئێمە زۆر جارەی بینین ینی هەتە هەندێک مناڵ هەیە بەبێ ئایپادەکەی ناتوانێت ینی نانەکەش بخوایانی دەبێ ئایپادەکەی ناوە بۆی نانەکە بە شەحنەکەشۆ یانێ بێ بۆیە گەر توانی ئەو سنووری بۆ دابنەی کە لەو خێزانەکە بکرێ بە ڕێسا بۆ هەمووان بێ ینی کەوتمان ڕێسا نابێ باوکو دایکە خۆیان بەدەستیانە بێ بە مناڵەکە بڵێن تۆ بەکاری مێنیانی ئەوە بێچێکە لە خاڵەگرن بکات پاشان پەیوەندی یعنی ئەوەی کە تۆ گفتوگۆیەکی کراوە هەبێ یعنی لەگەڵ مناڵەکان و ئەندامەکانی خێزانە یعنی شت لە یەکتری نەشارنەوە یعنی چۆن کارێ بکەی مناڵەکە شتەکانی بۆ باسکە ینی ئەوە پەیوەندی بە بێگومان مامەڵەی خێزانەوە هەیە کە چۆن کارێ بکەیت کە ینی شتەکان باس بکرێ ینی گفتوگوی لەسەر بکرێ ینی هەمومان نزانین کۆنتترۆڵی دایک و باوک زۆر گرنگە ینی لە مەسلەی شاشە و بەکارێنانەکانی من زۆر لەو شتانی کە باسێکم بۆ دایک و باوک بێگومان هەمووشی پەروەرداگرێتەوە چکە دایک و باوکیش بەشێکی گەورن لە پەروەردەیانی بۆ مەسلەی مناڵیانی ئێمە گە لە ناو خێزانە مناڵ بەشداری پێ بکەین بە ڕێساکان ئەیش زیاتر ئیلتیزای پێوەکە ینی کاسایەک دانین لەگەڵیان گفتوگۆکەین ینی ئەیش بەشداری پێکەین لە دانانی ڕێساکە کە خۆی بەشدار بوو لە دانانی ڕێساکە بێگومان ئەویش ینی زیاتر ڕێز لەوی ئاسایەگرێ و ئیلتیزای پێوەکە ینی جۆرێک لە مۆدێل دروست بێ لە ناو خێزانان کە ینی بەشکڵێکی تەندروست شاشە بەکار بێ ینی ئەبێ ئەم خوانە فێری مناڵ بکەین ینی لە خۆمانەوە فێریان بکەین کە چۆن بەرپرسیارانە مامەڵە بکەن لەگەڵ شاشەکانە پاشان ینی ئەبێمە ئێستا لە ناو دنیای دیجیتاڵە هەمومانی بینین ینی جۆرێک لە کۆنتترۆلکردن هەیە بۆ خێزان لەڕێ ئەپلیکیشنەوەیە ئەپلیکیشنەیە کە دایا بەزێنی بۆ کۆمپیوتەریا ئایپادی مناڵەکە ڕەنگەم ئەپلیکیشنە ڕێبگرێتەوەی کە مناڵە ئەکسێسی هەبێ بتوانێت بچێ هەموو شتێک بینێ ئەم ئەپلیکیشنانە زۆر باش نەگەر بکرێ بەکاربێنرێ بۆ کۆنتترۆلکردنی ئەو بابەتانەی کە مناڵەکە بەکاریێنێ ینی ئەمەش جۆرێکە لە ڕێسا کاتوانین لە خێزانە سوودی لێوەرگیری ینی ئێمە لەگەڵ هەموو ئەمانە ئەبێ ئۆمان لات بێ کە ینی ئەم استراتیژانە پەیوەندی بە خێزانەکانەوەی چکە هەموو خێزانێک تایبەتە ڕەنگە هەر خێزانی جۆرێک لە دۆخێکیە بێ پێویستی بۆ بێکە لەم استراتیژانە بەکارنێنێ تووڵێکتر بدۆزێتەوە خۆی بەکاری بێنێ بەڵام گرنگەوەیە استراتیژێکی هەبێ ینی بۆ ئەو مەسەلەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی پێناسەیەکی هەیە بۆ ئالوودەبوون هەمومان نزانین ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان هەیە یەکیشتر لە ئالوودەبوونەکان کە دەبلێتۆ باسێکە مەسلەی ئالوودەبوونە بە قومار ئەوە لە ناو کۆمەڵگەی ئێمە هەموو کۆمەڵگەکانی دنیا خەڵکێ ئالووداوێ بە قوماریانی ئەوەش هەیە ئێستا لە کۆپیە فەڕەنسیەکەی دەبلێتۆیە بەوردی باز لە مەسلەی ئالوودەبوون بە یاریکردنی ڤیدۆیش کراوە یعنی لەناو پێناسەکە ئەوشی بۆ ئیزافە کراوە کە ئێستا ئالوودەبوون بە یاریە ڤیدۆیەکانی ژێ ینی لەناو کۆمەڵگەیە ئەم ئالوودەبوونە بە شێوەیەکی زۆرە ینی زۆر لە زاناکان کە باسیەکەن بۆچی ئەم ئالوودەبوونە بە یاریە ڤیدۆیەکان دروست بووە
یعنی هەمان ئەو ئامرازانەی بۆ ئالوودەبوون بە قومار بەکارە دیاری ڤیددیۆیشا هەیە، یعنی جۆرێک لە سەرنجڕاکێشان دروستەکەن بۆ مناڵ، یعنی ئەو سەرنجڕاکێشانەی کە بۆی دروستەکەن وای لێکە ئالوودە بێ بۆ یاریەوە، یعنی جۆرێک لە تەشویقی بە دروستەکە. وەکو پێشتری ژوتم چونکە ئەوانەی کە بەرهەمهێنەری ئەو یاریە ڤیددیۆیانن ڕاوێژ بە زانای دەرونیەکەن، بە ئەنسۆپۆلۆجیەکەن، بە سۆسیۆلۆژیەکەن، بە هەموو زانەکانی ترەکەن، دەیان ڕاوێژکاری گرنگیانەیە لە ڕێی ئەوانەوە ڤیددیۆگەیمەکانیان داڕێژن. ئەم ڤیددیۆگەیمانە ژوا داڕێژن کە ینی ئالوودەبی پێوەی، ینی سەرنجی ڕابکێشێ، ینی بەردەوام تەنانەت هەندێک جار تووشی ینی پارە سەرفکردن دەکەن، تو ئازانی پارەت دەسەکەوێت چکە چی شتەکڕی لە ناویارەکانە، بەس خۆی لە ڕاستیە پارێکی زۆر سەرفەکەیت و ئەڕات. ینی ئەمانە هەمووی بۆ گەنجیش و بۆ هەرزەکاریش یعنی جۆرێک لە ئالوودەبوون دروستەکە کە ئالوودەبوونێکی خراپە و بێگومان کاریگەری زۆر خراپیەیە کە لە وەکوتم لە ڕخراوی تەندروستی جیهانیە کە پێناسە کراوە ناوێنراوە تێکچوونی دۆخی یاریکردنی ڤیددیۆیی، ینی بۆ لە پێناسەکە بەو زاراوەیە باس کراوە. ئەگەر بین لەسەر تێڕوانینی هەندێک لە فەیلسوفەکان لەسەر مەسەلەی ئەوەی کە چۆن ژمارەکانی ناو دیجیتال ئیدراکی ئێمە گۆڕەیە، یعنی لە نێوان فەلسەفە و تەکنۆلۆژیا پەیوەندیەک هەیە، یعنی چونکە ئەویش بەشێکی زۆری پەیوەندی بە دیزاینەوە، ئەو دیزاینی کە ئاکرێ، یعنی ئەو پرسیارە زۆر جەوهەریە کە ئاکرێ ئایا ئەم شاشانە لە ژیانمانە کارێکی کردووە ئێمە جیاوازبیر بکەینەوە، یعنی بێ پرسیارە لە خۆمان بکەین، ینی چیکردنەوەیەک بۆ تەکنۆلۆژیا ئەکرێت بە تایبەتی تەکنۆلۆژیای دیجیتاڵ، ینی لە بەدرێژایی مێژوو جۆرێک لە عینادی هەیە بەرامبەر مەسەلەی تەکنۆلۆژیا، یعنی تەنانەت بەشێک لە فەیلسوفەکانیش دەوانە بوون کە کاتی خۆی گواستنەوە بە کەر و بە ئەسب بوو کە بوو بە ئۆتۆمبیل، یان ئۆتۆمبیل بەکار نایێن نێبەر بە ئامرازەکەی، بەڵام کاتی چەندزانی دواکەون، ینی تۆ ئێمە هەمومان ئامرازەکانی گواستنەوە و گەیاندن کاریگەری لەسەر ژیانمانێ و ناتوانین دەستبەرداری بین. یعنی ئێستا کاتەکە و خەریکە تەواوێ باشانە بە کورتی ئەماڵێت، ینی بەگشتی هەمومان دەزانین کە ئەم ئامرازە تەکنۆلۆژیانە کاریگەری لەسەر ژیانمان کردووە، یعنی جۆری پەیوەندەکانی گۆڕیوین، یعنی ڕێگاکانی پەیوەندیمان گۆڕاوە، ئەمە خەڵک هەیە ڕێتێکاتەوە بەڵام ناتوانین، ینی مەحاڵە لێی دوورکەوینەوە، ینی لەبەرەوە من کورتێکەمەوە بەشێک لەمانە بە فەیلسوفێکی فەڕەنسی ناوی ئەندرێ کۆنسپۆڵڤیلە لێ پرسن ئەڵێن ئایا هاوڕێیان لەسەر ئینتەرنێت هەیە؟ لە وەڵام ئاڵێوەک ئەوەیە من مناڵی خۆم هەبێ بەبێ ئاگاداری خۆم، ئەڵێ کاتە پێیجێکی فەیسبووکم کردەوە لە ماوەی چەند ساعاتێکا سێ دامم بۆ هات کە داوای هاوڕێیەتیانە کرد، منیش نەبەناسی، هەستم کردەوە هێرشێک ئاکرێتە سەرم، بۆیە نەمتوانی تەحەمولیەوە بکەم و هەدەست بەجێ لاپەڕەکەم لە فەیسبووک سڕیەوە. یعنی ئەو فەیلسوفاڵێ پەیوەندی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر ڕووکەچین، ئەو هاوڕێتی لە واقعدا هەیە، ئەوەیە مرۆڤ ئێندا بەخشێ بە هاوڕێکانی خۆی، ینی بواری نامێنێتەوە بچێت لەسەر سۆشیال میدیا خەریکی هاوڕێکانی بێ. دوا سەرنجم ئەوەیە کە لە ڕووی سیاسیەوە کاریگەری شاشەکان چییە؟ یعنی لە ساڵانی بەپێی ڕاپرسیەکە ئەنجام درراوە لە ساڵانی نەوەتەکانی سەدەی ڕابردوو لە سا هەفتای بزوتنەوە ناڕازیەکان سەرکەوتووە بوون، لە سەدا هەفتای بزوتنەوە ناڕازیەکان سەرکەوتووە بوون لە دوای ساڵی 2010 و لە دوای بەهاری عەرەبیەوە بە تایبەتی ئەو ڕێژەیە دابەزیوە بۆ لە سەدا 30. بۆچی دابەزیوە؟ لەبەرەوەی کە ئەم بەڵگەیە پێمانڵێ ینی ژمارەی بەکارهێنانی سۆشیال میدیا کاریش کردووە کە دەسەڵات باشتر سۆشیال میدیا بەکاربێنێ وەک لە بزوتنەوە ناڕازیەکان، بۆیە لە ڕێگەیە و کۆنتترۆڵی بزوتنەوە ناڕازیەکانی کردووە. هەر بۆیە قسەیەکە مجارێڵێ یانیوانێک کە پیان وایە بە کلیچێکە توان دیموکراسیت بەرەو پێشبەرن تووشی وام بوون،
من سپاسانەکەم ئەگەر دەست خۆش بێ سەرنجەکانی مامۆستاگیان. وادارم سوودیە زۆر سپاس، دەست خۆش بێ.